حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. بسم الله. عن أنس بن مالك رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم: إن لله أهلين من الناس. قالوا: يا رسول الله صلى الله عليه وسلم من هم؟ قال: هم أهل القرآن، أهل الله وخاصته. رواه ابن ماجه. واتا أنس كري مالك رضي الله عنه دفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرموي: بيقمان الله سبحانه وتعالى كسانشي تايبتي هن لنا وخلشي ده. إنزا فرمويان: يا رسول الله صلى الله عليه وسلم أوانا تشين؟ أوش فرموي: أوانا أو كسانا كقرآنيان لبرو وكاري بيدكن. أو كسانا كساني تايبتي الله سبحانه وتعالى. بلى الله سبحانه وتعالى دفرمي: يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم. وتابقمان الله سبحانه وتعالى خاوني بخشي قوريه زاب هر كسيشي بيويت ديدات ويشيشيش لو بخششان أويا كخلقانك بو قرآن برز دكاتوا وديكات أهلي تايبتي خوي. إنزا عبد الله كري مسعود رضي الله عنه لنبار وبومارون دكاتوا دفرمي: بزانن كوا أهل قرآن أو كسانا كشارزان لي وكار بودكن كتيدا هاتوا. هەڵبەتە ئەگەرچی لەبەریشیان نەبێ، بەڵام ئەوەی لەبەری کردبێت و کاری پێ نەکات ئەوە لە ئەهلی قورئان نییە، ئەگەرچی هەڵەشی نەبێت لە لەبەرکردنیدا. کەواتە هەم ئەڵڵا سوبحانەه وتەعالا و هەم ڕەسوولەکەی صلی الله عليه وسلم و هەم هاوڵان ڕیدوان الله عليهم پێمان دەفەرموون کەوا بە کەسێک دەگوترێ ئەهلی قورئان یان ئەهلی تایبەتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا کە بە باوەڕەوە ئینجا بە ئیخلاسەوە ئینجا لەسەر سوننەت کار بەو قورئانە بکات. بەڵێ محەممەدی کوڕی حوسەینی ئاجوڕی ڕەحیمەه الله دەفەرمێ پێویستە لەسەر هەڵگری قورئان ئەو قورئانە بکاتە بەهاری دڵی و نۆژەنی هەموو ئەو شتانەی پێ بکاتەوە کە بۆتە هۆی ڕوخاندنی دڵی و ئەدەب وەرگرێ لە ئادابەکانی قورئان و ڕەوشتی جوان بکات بە ڕەوشتانێکی شەڕەفمەندانە و لەو خەڵکانەی جیا بکاتەوە کە قورئان ناخوێنێ. و هەروەها دەفەرمێ هەڵگری قورئان تەقوا و لە ئەڵڵا ترسانی لەسەر پێویستە. سوبحانەه وتەعالا
لە پەنهایی و لە ئاشکرادا. بەڵێ ئینجا هەر لەبارەی خۆڕەوشت و نیشانەکانی ئەهلی قورئان عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضی الله عنه دەفەرمێ پێویستە لەسەر هەڵگری قورئان بەوە بناسرێتەوە کە لە شەودا خەبەر بێ لە کاتێکدا کە خەڵکی نووسون، واتە ئەو خەریکی شەو نوێژ و خوێندنی قورئان و دوعا و پاڕانەوە بێ، و بە ڕۆژیش بەوە بناسرێتەوە کە خەڵکی بە ڕۆژوو نین، واتە ئەو بە ڕۆژووە، و بە وەڕع بناسرێتەوە لە کاتێکدا کە خەڵکی خەریکی کار و باری تێکەڵ و پێکەڵن، و هەروەها بە خاچیەکەی واتە خۆ بە کەمزان بێ لە کاتێکە کە خەڵکی خۆیان بە گەورە دەنوێنن، و بە خەمباریەکەی لە کاتێکدا کە خەڵکی دڵخۆشن، واتە خەمبارە بە بیرکردنەوە لە مردن و قیامەت لە کاتێکە کە خەڵکی لە غەفڵەتدان، و بە گریانی کە لە کاتێکدا خەڵکی پێدەکەنن، و بە بێدەنجیەکەی لە کاتێکدا کە خەڵکی وت و وێژ و مناقەشە دەکەن. هەروەها محەممەدی کوڕی حوسەینی ئاجوڕی ڕەحیمەه الله دەفەرمێ ئەهلی قورئان پێویستە ڕەوشتیان دیار بێ لە ڕەوشتی جگە لە خۆیان، و لەو کەسانەش کە وەک ئەوان زانستی نییە، هەروەها کاتێک بەڵاو موسیبەتێکی توندی دێتە ڕێ ئەوە تەنها پەنا بۆ ئەڵڵا دەبن سوبحانەه وتەعالە، و پەنا بۆ دروستکراوەکان نابن، و ئەڵڵا سوبحانەه وتەعالە لە پێشترە بۆیان لە دڵیانەوە، و ئەوانە ئەدەبیان وەرگرتووە بە ئەدەبی قورئان و سنەت، و ئەوانە نیشانەیەکن کە ئیتر خەڵکی چاولێکەرە بەکردەوەکانیان. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئەوان لە تایبەتمەندیەکانی ئەڵڵان سوبحانەه وتەعالە، و کەسانی تایبەتی ئەڵڵان سوبحانەه وتەعالە، هەروەک ئەڵڵا سوبحانەه وتەعالە دەفەرمێ ئەلا ئین حیزب الله هم المفلحون، واتە ئەوانە حزب و سەربازی ئەڵڵان سوبحانەه وتەعالە. ئینجا ئاگادار بن و بزانن کە سەربازان و کۆمەڵی ئەڵڵا سوبحانەه وتەعالە ئەوانن کە سەرکەوتو و سەرفرازی ڕاستەقینەن و لە دنیا و لە قیامەت. و هەروەها ئەڵڵا سوبحانەه وتەعالە دەفەرمێ الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به. إنزا لباري أم آية بيروزوا مجاهدي كوري جبر رحمه الله دفرمي يتلونه حق تلاوته أوانا كبحق كردوي بيدكن وبحق شويني دكون وبكارهناني ورع. وهروها عبد الله كوري مسعود رضي الله عنه دفرمي يتلونه حق تلاوته واتا أوانا كحلالكاني بحلال دزانن وحرامكاني بحرام دزانن وكاتيشيش ديخوين نوا هر بوزوري كوا الله سبحانه وتعالى داي بزاندوا وناي قورن وقوران كاري لنا وروكيناكن. بله فضيلي كوري عياض رحمه الله درباري عزة كسايتي ونفسيتي قرآن خوينان دفرمي پێویستە لەسەر هەڵگری قورئان پێویستی بە هیچ کەسێک نەبێ لە دروستکراوەکان و بە تایبەت لە خەلیفەکان و پێویستە خەڵکی پێویستیان بە ئەو بێ. بەڵێ دۆستانی ئەڵڵا سوبحانەه وتەعالە ئەگەر داوا بکەن ئەوە تەنها لە ئەڵڵا سوبحانەه وتەعالە داوا دەکەن و هەردەم بێ پێویستن لە خەڵکی. هەروەک ئەو پیاوەی کە هات بۆ لای ئەحمەدی کوڕی ئەبوو غالیبی حەربی ڕەحیمەه الله فەرمووی ئەی ئیمام وەرە لەگەڵم با بچین بۆ لای ئەمیر و دەسەڵاتدار داوای لێ بکە و پێداویستی خۆم بداتێ. جا ئیمامی حەربی ڕەحیمەه الله پێی فەرموو ئادەی هەستە لەگەڵم
دوو ڕەکەعات نوێژ بکە و داوا لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بکە. کوڕی خۆم، من ناچم واز بهێنم لە دەرگایەک کە کرابێتەوە، بڕۆم لە دەرگایەک بدەم کە داخرابێت. عوبەیدی کوڕی حەسەن ڕەحیمەهوڵڵا بەسەرهاتێکمان لە بۆ دەجێڕێتەوە و دەفەرمێ: موسعەبی کوڕی زوبەیر هەندێ پارەی بەسەر قورئان خوێنانی خەڵکی کوفەدا بەش کرد لە ناو مانجی ڕەمەزاندا، و هەروەها 1000 درهەمی نارد بۆ عەبدوڕەحمانی کوڕی مەعقیل ڕەحیمەهوڵڵا، و پێی گوت ئەوە بۆ مانجی ڕەمەزان بەکاری بێنە. جا عەبدوڕەحمانیش ڕەحیمەهوڵڵا پارەکەی بۆ گەڕاندەوە و پێی فەرموو: بزانە و ئاگادار بە کە من قورئان ناخوێنم لە پێناو ئەوەدا. بەڵێ، ئیتر ئەوەیە هەڵوێستی ئەهلی قورئان. و هەروەها مالیکی کوڕی دینار ڕەحیمەهوڵڵا لەبارەی خۆڕەوشتی زانایان دەفەرمێ: بەڕاستی زانا ئەوەیە کە چووی بۆ ماڵەکەی ئەو لەوێ نەبوو، ئەوە ماڵەکەی قسەت بۆ دەکا، هەروەک ئەوەی کەوا حەسیرێک دەبینی بۆ نوێش و لەگەڵ قورئانێک و دەفرێک بۆ ئاو دەست نوێش و شوێنەواری ئاخیرەت واتە قیامەت. و هەر لەبارەی نیشانەکانی دۆستان و کەسانی تایبەتی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا، عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەضی الله عنهما دەفەرمێ: ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی: دۆستان و ئەولیاکانی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بەڕاستی ئەوانن کەوا ئەگەر ببیندرێن لەلایەن خەڵکیەوە، ئەوە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالایان بیر دەکەوێتەوە. بەڵێ بێگومان وایە، چونکە ئەوان هەر بەتەنیا خوێنەری قورئان نین، بەڵکو لەگەڵ خوێندنەوەکەشیاندا کار پێکردن، چونکە بەڕاستی ئامانجی سەرەکی لە خوێندنی قورئان بریتیە لە کارپێکردنی. هەروەک لەم بارەوە فوضەیلی کوڕی عیاض ڕەحیمەهوڵڵا دەفەرمێ: بەڕاستی قورئان بۆ ئەوەی دابەزی کە کاری پێ بکرێ، بەڵام بەداخەوە کە خەڵکی تەنها خوێندنەوەکەیان کرد بەکارکردن. بەڵێ بەڕاستی لەو ڕۆژگارەدا دەبینین کە زۆربەی خەڵکی تەنها بیریان لە لای خوێندن و ختمکردنی قورئانە. هەڵبەتە ئەوە لە کاتێکیشدایە کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا نەیفەرمووە ئەفەلا یەختیمون، ئەوە بۆ ختمی قورئان ناکەن، بەڵکو ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ: ئەفەلا یەتەدەبەڕون، ئەرێ ئەوە بۆ لێی ورد نابنەوە. ئەفەلا یەعقیلون، ئەرێ ئەوە بۆ مێشکتان بەکار ناهێنن. ئەفەلا تەتەفەکەڕون، ئەرێ ئەوە بۆ بیر ناکەنەوە. ئەفەلا یەنظڕون، ئەرێ ئەوە بۆ سەرنج نادەن. ئەفەلا توبەسیڕون، ئەرێ ئەوە بۆ نابینن. ئەبوو موسای ئەشعەری ڕەضی الله عنه کە لە سەردەمی خۆیدا قورئان خوێنەکانی کۆ کردەوە کە نزیکەی 300 کەس دەبوون، پاشان دەستی کرد بە وەسفکردنی قورئان و قورئانی بە گەورە ڕاگرت. فەرمووی: بەڕاستی ئەم قورئانە توێشوویەکە بۆ ئێوە، و قورئان تاوانە لەسەرتان، واتە تاوانە بەوەی ئەگەر ئێوە تەنها پیتەکانی لەبەر بکەن و وەکردەوەکانیشتان پێچەوانەی قورئان بێ. بۆیە دوای قورئان بکەون، چونکە ئاگادار بن قورئان دوای ئێوە ناکەوێ، و هەر کەسێک شوێنی قورئان بکەوێت ئەوە دەخرێتە ناو باخەکانی بەهەشت، و هەر کەسێکیش قورئان فڕێ بدات واتە نەیخوێنێت و پشتی تێبکات یان کار بە ناوەڕۆکی نەکات، ئەوە قورئان پاڵ بە پشتیەوە دەنێت و فڕێی دەداتە نێو ئاگر. بەڵێ، جا هەر لەبارەی خۆڕەوشتی هەڵگرانی قورئان عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس ڕەضی الله عنه دەفەرمێ: هەر کەسێک قورئان کۆ بکاتەوە واتە حیفظی بکە، ئەوە شتێکی گەورەی هەڵگرتووە، و بەڕاستی پێغەمبەرایەتی کراوە بە نێوان هەردوو شانیەوە، بەڵام ئەوەیە کە ئەو وەحی بۆ نایێت، و نابێت ئەو کەسەی کەوا حافظی قورئانە تووڕەبوونی وەکو تووڕەبوونی خەڵکی تر بێت، تاوەکو تووشی نەفامی و نەزانی نەبێ بەرامبەر بە کەسێک کە نەفامی و نەزانی بەرامبەر دەکات، چونکە قورئان
لە سینجیدایە. بێگومان هەر کەسێک دەست بگرێ بەو قورئانە و بیخوێنێتەوە و حیفڵی بکات و بیکاتە ئیمام و پێشەوای خۆی و کاری پێ بکات بە ئیخلاس دوور لە ڕیا و لەسەر سنەت دوور لە بیدعا، ئەوانە ئەهلی تایبەتی ئەڵڵان سوبحانەهو وتەعالە. بەڵێ لەبەر ئەو هەموو گەورەیی و فەزڵە زۆرانەیە کە عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه قورئان خوێنانی بە گەورە دادەناو و خۆشی دەویستن و مشاوەرەی پێدەکردن، هەروەک عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەضی الله عنهما دەفەرمێ قورئان خوێنەکان هاوڵی مەجلیسی عومەری کوڕی خەتاب بوو ڕەضی الله عنه و هەروەها مشاوەرەی پێدەکردن جا پیر بوونایەیان گەنج. بەڵێ ئەهلی قورئان ئەهلی تایبەتی ئەڵڵان سوبحانەهو وتەعالە و ئەهلی ئیسلاحن و بوونیان مایەی خێر و چاکەیە و لە هەر شوێنێک بن ئەوە خێر و چاکەش لەوەیە، هەروەک مەیموونی کوڕی مەهران ڕەحیمەهو الله دەفەرمێ ئەگەر ئەهلی قورئان باش بن ئەوە خەڵکیش باش دەبن. لە کۆتاییدا ئیبن بەطا ڕەحیمەهو الله دەفەرمێ دەبێ ئیمانمان بەوە هەبێ کە قورئان دەپارێزرێت لە سینجی پیاوەکاندا، واتە مەبەست پێی لە سینجی پیاوان و ئافرەتانی مسڵمانان دەپارێزرێ. جا هەر کەس قورئانی لەبەر کرد ئەوە ناوی لێ دەندرێ هەڵگری کتابی ئەڵڵاه سوبحانەهو وتەعالە. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه وسلم.